ڕۆژتان باش سپێدە باش من هاژە غەفور کاتژمێر حوتی تەواوە لە بە کاتی هەولێر یاخود بە کاتی پایتەخت لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی وەرگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش. دەستپێکی ڕۆژەکەتان با لەگەڵ پرۆگرامەکەی ئێمە بێت تا بێبەش نەبن لەو زانیاریانە لەو بابەتە سەرنجڕاکێشانی کە بۆ ئێوەمان ئامادە کردووە. بابەتی گرنگ هەر لە پرسە کۆمەڵایەتی و سیاسیەکانەوە کە لە کورتەوە دەست پێ دەکەم تا چەندین بابەتی دیکەی سەرنجڕاکێش ناوخۆیی بێت چ جیهانی بێت. تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان دوو تەوەرمان هەیە دوو تەوەرمان بۆ ئامادەکردونێکیان میوانێکمان هەیە کە هەندێک جار یاخود هەندێک ڕۆژ ئێمە ڕاهێنەرێکی وەرزشیمان هەیە لە سویدۆ لەگەڵمانە بێت و ڕاهێنانمان پێکات ئەمڕۆ ڕاستەوخۆ خۆی لەگەڵمانە بێت و چەندین پرسیاری لێکین لەسەر شێوازی وەرزشکردن و یاخود لە چ کەشێکا وەرزش بکەین جگەلەوە کاتێک بۆ نمونە ڕێکخراوە ژینگە دۆستەکان یاخود ڕێکخراوەکانی دیکە هەڵدەستن بە چەندین چالاکی لە بۆنە و یادی تایبەتدا ئەوەش تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەمانە بێت. سەرەتا بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ دەکەم و دواتریش ئەو بەرگە و بابەتانی باسم کرد پێشکەشتانی یەکەم. هۆشداری لەبارەی شەپۆلێکی دیکەی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دەدرێت. ئاسۆ حەوێزی گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هۆشداری لە شەپۆلێکی دیکەی مەترسیداری تەشەنەی ڤایرۆسی کۆرۆنا دەدات و ڕای دەگەێنێت پشکنینی کۆرۆنا زیاتر دەکەن. گوتەبێژی وەزارەتی تەندروستی بە کوردستان 24 ڕاگەیان ئێستا ڕێژەی تووشبوانی کۆرۆنا چەند هێندەی هەفتەی پێشوە و بەمەش ڕێژەی مردن بە ڤایرۆسەکە بەرز دەکاتەوە. وەزیری تەندروستی عێراق ئاشکرای دەکات لە ئێستاوە تاک و کۆتایی ئەم ساڵ 4 جۆر ڤاکسین دەگەنە وڵاتەکەمان. حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق لە بەیاننامەیەکدا ڕای دەگەێنێت عێراق لەگەڵ کۆمپانیا جیهانیەکانی ڤاکسین ڕێکەوتووە و بە گوێرەی ڕێکەوتنەکە لە ئێستاوە تاوەکو کۆتایی ئەم ساڵ 16 ملیۆن ڤاکسین دەگاتە عێراق. وەزیری تەندروستی عێراق ڕاشی دەگەێنێت بڕیارە 4 جۆر ڤاکسین بگاتە عێراق کە ڤایزەر و ئیسترازینکا و جۆنسن و ئانجۆنسن و لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پشتڕاستکراونەتەوە. لە پارێزگای نەجەفی باشووری عێراق ژمارەیەک خۆپشاندەر بریندار بوون. ژمارەیەک خۆپشاندەر لە نزیک گۆڕەپانی حکوومەتی خۆجێیی لە ناوەڕاستی شارەکە گرت بوونەوە داوایان لەسەر کارلادانی پارێزگاری شارەکەیان کرد. هێزە ئەمنیەکانیش بڵاویان بە خۆپشاندەران کرد و بەو هۆیەوە ژمارەیەک خۆپشاندەر بریندار بوون. هاوکات بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای زیقاریش داوای دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بە وەزارەتی ناوخۆ کردووە. هاوپەیمانی نێودەوڵەتی کاروانێکی دیکەی هاوکاری سەربازی و لۆجستی ڕەوانەی دەوروبەری پارێزگای حەسەکەی ڕۆژئاوای کوردستان دەکات. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕای دەگەێنێت هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە عێراق و سووریا کاروانێکی دیکەی هاوکاری سەربازی و لۆجستی ڕەوانەی سنووری پارێزگای حەسەکەی ڕۆژئاوای کوردستان کرد. ڕوانگەی سووری ڕاشی دەگەێنێت کاروانە سەربازیەکە لە 35 بار هەڵگر پێک هاتبوون بۆ بنکە سەربازیەکانی هاوپەیمانان نێردراوە. محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی ئێران نامەیەکی 5 لاپەڕەی بۆ یەکێتی ئەوروپا ناردوو و داوای کردووە کە لایەنەکانی دیکەی ڕێکەوتنی ئەتۆمی پابەندی ڕێکەوتنەکە بن. زەریف دەڵێ ئێران بەپێی مادەی 36 ڕێکەوتنەکە پابەندیەکانی کەم کردووەتەوە. دەژڵێ ئەگەر لایەنەکان پابەند بن و گەمارۆکانی سەر ئێران لابدەن ئەوانیش سەرجەم پابەندیەکانیان جێبەجێ دەکەن. زەریف هۆشداریشی داوە و دەڵێ ئەوەی وەزیری دەرەوەی ئەمریکا باسی دەکات کێشەکان قوڵتر دەکاتەوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. هەندێک پیشە هەیە یاخود هەندێک کار هەیە بۆ ماوەیە. زۆر جار کە لە سەردەمانی دێریندا کەسانێک کە پیشەیەکیان هەبووە ئەوەندە پیشەکان خۆش ویستووە کە نەوەکانی دوێ خۆشیان فێر کردووە لە کوڕۆ بۆ باوک و دواتریش کوڕونەوەکانی دیکە فێر بوون. هەروەک چۆن ماوەی 40 ساڵە هاوڵاتێک لە پارێزگاری هەڵەبجە کاری ئاسنگەری ئەکات بە ناوی سادق فەتحوڵڵا سادق کە لە تەمەنی مناڵیەوە پیشەکەی لە باوکی و باپیریەوە کوتم فێر بووە و بۆی ماوەتەوە.
لە ساڵی 1990ەوە دوکانێکی بچووکی داناوە یاخود بڵێن مام سادق هەموو ئامێرێکی کە دروستیەکات بە 3 قۆناغ ئەنجامیات. ئەم ئاسنگەراڵێت پیشەکەی خواستێکی زۆری لەسرە، خەڵکێکی زۆر لە گوند و شارۆچکەکانی دەوروبەری هەڵەبجەوە سەردانیەکەن و داواکەن کە ئامێری بۆ نمونە تەورزێن، تەشی، داس، پاچ، خاکەناس یاخود چەخۆ هەموو ئەمانیان بۆ دروست بکەن. یان بۆ ئەم هاوڵاتیە خاوەنی 6 مناڵیشە وەک خۆیە لە منداڵەکانیشی فێری پیشەکەی کردووە و هاوکاریشیەکەن و بەردەوام هەنیەن کە لە دوکانەکەی بمێنێتەوە و بەردەوامیش بێت. با ببینین پیشەکەی مام سادق چۆنە. لە ناو ئاسن و دار و پەردووی بێڕنگ شار لەگەڵ ئاگر دەکات و تەور و تەورزێن و تەشی و داس و پاچ و خاکەناس دروست دەکات. ئەمە کار و پیشەی 40 ساڵەی مام سادقە لە پارێزگای هەڵەبجە کە لە باپیریەوە بۆی ماوەتەوە. ئەم ئاسنگەرە دێرینە وەک خۆی دەڵێت لە ساڵی 1991ەوە دوکانێکی ئاسنگەری داناوە و بە شێوازی کۆن کار دەکات. لە 1970 مەکتەبم تەواو کردووە حساب کە پێش بن خۆت پێش بل ئەویش لە باوکیەوە فێر بووە. بنەماڵەی ئێمە هەموو ئاسنگەر بوون. ئەو بنەماڵەی ئێمە هەموو ئاسنگەر بوو. ئەگەرچی ئامێرەکانی تەمەنیان نزیکی 100 ساڵە، بەڵام هێشتا کاریان پێ دەکات و هەر ئاسنێک کە دروستی دەکات بە 3 قۆناغ ئەنجام دەدرێت. سەرەتا ئاسنەکە سوور دەکرێتەوە لە بەردەم ئاگردا و دواتر میرات دەکرێت کە ئەویش بریتیە لە چەورکردنی ئاسنەکە. پاشان دەهێنرێتە دەرەوە و پەرداخ دەکرێت. پەرداخکردنیش بریتیە لە تیشکردنەوەی دەمی ئەو ئامێرەی کە دروست دەکرێت. ئەو کاتە بەرنیا بوو بیلەمانە ئاسنی بەتوانەوە بەسەر یەکە لە حیموشت نەبوو. وەسایلی لە حیم نەبوو ئەو کاتە لای ئێمە لە هەورامانە. هەمووی ئەیتوانەوە بەسەر یەکە. زەنگنی ئێستا ئەم زەنگنە نییە ئەیتوانی ئەوەنە دەمی بۆ دروستکە بەتوانەوە. پیشەکەی مام سادق ئەگەر زیاتر نەبوو بێت ئەوە کەمتر نەبووە، چونکە وەک خۆی دەڵێت هێشتا پەیتا لە گوند و شارۆچکەکانی هەڵەبجەوە دێن و تەور و تەورداس و چەندین ئامێری دیکەی تایبەت بە کوشتتوکاڵ و گوێسمینی ئاژەڵ دروست دەکەن. بۆیە لە بەرەبەیانی زوو دەست دەکات بە کارکردن تا نیوەڕۆ. دوای وەرگرتنی پشوویەک بە گوێرەی کارەکەی کاتژمێر 1 دوای نیوەڕۆ دەگەڕێتەوە سەر کارەکەی. مام سادق وەک خۆی دەڵێت لە تەمەنی منداڵی دابووە ساڵی 1950کان. دوای ئەوەی لە مەکتەب دەهاتەوە دەچوو یارمەتی باوک و مامەکانی دەدا، لەوێشەوە فێری ئیشەکە بووە. ئەگەرچی پیشەی ئاسنگەری بووەتە پیشەگەریەکی سەردەمیانە و پیشەسازی جیهانی و چەندین بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە. ئەم ئاسنگەرەش خاوەنی 6 منداڵە کە قوتابی و فەرمانبەر و مامۆستان و هەمویانی بە پیشەی ئاسنگەری پێگەیاندووە و ئەوانیش هاوکاری باش و بەردەوامی بوون. ئەمڕۆ بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونی کەسایەتیەکی نەمری کورد یاخود بڵین کەسایەتیەکی مەزنی کورد ئەویش مەلا مستەفای بارزانیە هەڵدەستن بە چالاکیەک کە لەلایەن داسان و پاوانی هەولێرەوە 118 نەمام دەچێنرێت لە هەولێر یاخود بابزانین لە شوێنی دیکە من پرسیارەکانم ئەەکەم لە میوانەکەم بەڕێز کاک شاڵاو ڕەفعەت کاوانی کە لێرە میوانمە و بەڕێوەبەری دارستان و پاوانی هەولێرە بەخێر هاتی کاک شاڵاو بانیت باش. سپاسی کەناڵی بیستار دەکەم کە دەرفەتەی بە مەرەخساند کە باس لە کار ساڵات ئەمڕۆ بەم یادە پیرۆزە بکەین. زۆر سپاس دەستان خۆش بێ و لە یادێکی ئاوا پیرۆزدا ئێوە چۆن بوو ئەم چالاکیەتان ڕێکخست؟ وڵی ساڵانە ئێمە وەکو بەڕێبەراتی دارستان و پاوانی هەولێر ینی لە یادی چاردەی سێ کە یادی لەدایکبوونی بارزانی نەمرا کە بەم یادە ئەم پەرلەمانی کوردستانیش کە بە یادێکی مەزن و پیرۆزی دانایەوە ئەم ڕۆژێک کریتە ڕۆژی دارچاندن و سەوزکردنی ئەم شارە ئەمەش هەر لەم ڕوانگەیەوە ئێمە پێمان خۆش بۆم ساڵی شەر وەکو ساڵانی تر 118 دارکە بە بۆنەی کە 118 ساڵەمین ڕۆژیتی کە لە کەس نەزان لە نزیک مۆنەمنتی شەهیدان ئەم ساڵ بە دیاریکراوی لە ناوچەی کەس نەزانەی ڕوێنن هەموو دارەکان؟ بەڵێ بەڵێ لە برێن پرۆژێت دارستانی کەس نەزانمان هەیە کە شوێنێکی فرەوانە نزیکەی 1940 دۆنما مام شوێنەمان دیاری کردووە شوێنێکی نزیکمان دیاری کردووە کە بتوانە دارانە لێ بچێنین و ئەم یادە بکەین ئینشاءالله. کاک شاڵاو ئەو دارانە چ جۆرێکن کە یان چێنن ئەمڕۆ؟ ئەم دارانە
بێگومان نەمامە وانە نەمامی سنۆبەر و برێن سەروە ئەو دوو نەمامە دەچێنین. بۆچی ئەو دوو نەمامەتان هەڵبژاردووە؟ واللهی لەبەرەوەی ئەم نەمامانە ینی برێن ساڵانە هەمووی سەوزە و بەرگەی کەم ئاویەکی باشیش دەگری بە تایبەتی لەو شوێنانە بۆیە زیاترم نەماڵتانناوانی بیگونجێن لەگەڵ سروشتی زۆریش بمێنێت بە تاکیید کە دەستنیشانی ئەو نەمامان کردیا بۆ ئەوەیە کە لەگەر ئەو شوێنە دەگونجێتن و بەرگەی ئەم شوێنە و کەم ئاوی و ئەوانە دەگرێت. زۆر باش کاک شاڵ حەزەکەم بزانم نەمامەکان بە شێوەی ئەندازەی ئەیڕوێنن لە نزیکیەکەوە یاخود شوێنەکانیان جیاوازە بێت؟ ناخۆی بە شێوەی ئەندازەی یانی هەر 4 مەتر دارێکە شوێنین و لە یەک ڕیزە و بە شێوەی ئەندازەی ینی دەچینی. زۆر باشە. ئەو بڵین نەمامانەی چێن ئەمڕۆ بێگومان پێویستی بە چەند جووتیایە خودت کەسی شارەزابێ. کێن کۆ بنەوە یاخود بەڕێوەرایەتەکەتان کارمەندەکانن فەرمانبەرەکانیان کەسی دیکەش هاوکاریتانەکا بۆ چاندنی نەمامەکان؟ تەنها بێن بەڕێوەرایەتیمان هەرستێ بەو ئیشە بە خۆمان کەسی شارەزا و لێ هاتومان هەیە بەو چاندنی و شتەکان حازر بکاتن هەمووی. ئەتوانن لە داهاتوو شاهر خۆتان چاودێری بکەن؟ بە تاکیید کە دەستنیشانکردنی ئەو شوێنە بۆیە دیاریمان کردووە کە بتوانین ینی چاودێری ئەم نەمامانە بکەین هەم لە ڕووی ئاودان هەم لە ڕووی پاراستن و هەم لە ڕووی خزمەتکردنەوە ینی کە شوێنەکەمان دیار کردیا شوێنێکی وایە کە بتوانین خزمەتی بکەین. زۆر باشە. کاک شاڵاو تۆزە باسی کار و چالاکی پێشووتردانمان بۆ بکەن پێشتر چیتان کردووە لەکوێ نەمامتان زۆر چاندووە چۆن چاودێری سەوزایی یاخود دارستانەکانی ئەم دەوروبەرەتان کردووە؟ واللهی ما بڵێن وەکو بەڕێوەراتی دارستانە پێ ساڵانە ئەو پرۆژانەمان زۆرە ئێستاش هەمڕۆژ ئەم پرۆژەمان لە هەموو قەزا و ناحیەکان هەیە تەنها لە ناوشتەنتەری شاری هەولێر نیە برێن هەر لە شەقڵاوە لە هەریری لە خەلیفان لە بالیستان لە چۆمان لە ڕواندز لە مێرگەسۆر لە هەموو شوێنەکان ئەمڕۆ ئەم هەڵمەتەمان ڕاگەیاندووە و ینی لە هەموو شوێنەکان چەندەها نەمام دەچێن ینی زیاتر لە نزیکەی 2,000 نەمام ئەمڕۆ لە هەموو قەزانەکان دەچینین. ینی برێن ئێمە برێن وەکو بەڕێوەرات دارستان و پاوانی هەولێر ینی زۆر جار بەشدار بووینە بە هەمانجی لەگەر چەندان ڕێکخراو ینی ئەو کارەمان کردووە کە لە زۆر شوێن برێن دارمان چاندووە ئەو سار برێن لەگەر ڕێکخراوی ئاڤیار کە زۆر هاوکاریمان بوونە لە چاندنی دار و نەمامشتووە ڕێکخراوی هەسارە برێن ڕێکخراوی جیایزێت کە زۆر هاوکارمان بووینە لەو چاندنی نەمام ینی نەماممان زۆر چاندووە برێن ئەم سار ینی بە زۆری لە شوێنی کەس لە پرۆژه دارستانی کەس نەزان کە شوێنێک زۆر فرەوانە سارانە زیاتر لەوێ پێویستی بەوە بوو کە ئەو ناوچەیە سەوەستکەن بە تاکید خاستان بۆ هەولێر ینی شوێنێکی فرەوانە و هەم پێویستی دیاریشە هەم گەشتیا زۆر هاتوچۆی دەکەن و بۆیە ئەو شوێنە زیاتر پێما خۆشە فراوانتری کەین و سەوستریکەن و داری زیاتر بڕوێنین. ڕاستە کاک شاڵاو ئەمە ئەرک و ماندووبوونی ئێوەیە یاخود بڵێن ئەمە هەوڵی ئێوەیە بۆ ڕواندنی دار بێ بۆ سەوزکردن بێ بۆ گرنگیدان بێ بە ژینگە و جوانکردنی سروش بێ بەڵام لە بەرامبەردا هاوڵاتیان چۆنە لە بەرامبەر و ئەرکی ئێوەیە لە بەرامبەر پاراستنی ئەو نەمامە ئەو ئەرک و بەرهەمەی کە ئێوە هەتانە و چاندوتانە ئەوان چۆن ڕێزی یەگرن یاخود چۆن هۆشیاریان هەیە لەوەی کە بیپارێزن؟ وڵی بە نسبەت هاوڵاتیان ینی دوو جۆرە هاوڵاتمە خەڵکانێک هەیە بەڕاستی زۆر ڕێز لە ئەو پیشەی ئەو مادیبوونی ئێمە دەگرن و وە زیاتریش هاوکارمانن ینی لۆ خزمەتکردنی ئەم شار و ئەم شوێنانی کە دەچن بەڵام ینی بەداخەوە خەڵکانیش هەن ینی لۆ پاراستنی ئەم دارانە بەڕاستی زۆر کەم تەرخەمن ینی بە تایبەتی ئەو کاتانێک کە زۆر گەشتیارەکان ڕوت لەو شوێنانە دەکەن ینی زۆر جاروارە دەکەن ینی کە دارەکان سەر بەخۆ ببڕن و یان و بیسووتێن و یان زۆر جار بوویتە کارە ساتی گەورە ینی ئەو گەشتیارانە دەچن بە تایبەتی لە کاتی هاوی نێوانە ئەسناو شوێنانە ئاگر ئەکەنەوە شتیەکەنەوە بەجێ دێرن ئەبیتە کارە ساتی گەورە هەم پوش و پاوانەکە هەمووی دەستێ و هەم دارەکانیش تووشی سوستان و زەرەشی زۆر دەبینانی هەرم ساڵ هەن لەم شوێنەی لاک
کەس نەزان بەڕاستی لە کەم تەرخەمی هەندێک هاوڵاتی نزیکەی 5-6,000 دار سووتە ینی بەڕاستی باشە ئێوە بۆ ئەو کەسانە چیتان هەیە چ سزایەکتان هەیە یاخود چ لێپرسینەوەیەکتان هەیە؟ وڵی ئەمە ئەوانەی کە بەکو بەڕێبەراتی لە هەموو فەرعەکان لە هەم لە نەخۆشمانەگە هەر بزانی یەکسەر ئەیدەینە دادگای دراتی قانونی باشی لەگەڵە کاتن دوای ئەمەش بە خۆمان وەکو بەڕێبەراتی دارستان و پاوان ینی ئەوە سزای خۆمان هەیە لە بەرامبەر هەر سووتانی هەر دارێک ئەبێ ئەو شخصە 5 دار بڕوێنی تۆ بچینیتەوە و هەم سزای مادیشان هەدرێن ینی بە پێی تەمەنە و بە پێی ساڵ و بە پێی ئەوانێ زۆر باشە تا ئێستا کەست هەبووە تووشی و سزای بێت بە تاکید ستاوی کەس نەزان کە پارسەر ڕوودا و ڕوویدا بە تاکید درا قانونی و ئیجراتی قانونی هەم گیرە هەم سزا درا و هەم ئیجراتی قانونی وەکو سزای مادی و هەموو دارەکانیش پێچاندرانە. ڕاستە کاک شاڵەوە زانین ێستا پایتەخت چاوێکی زۆری لەسەرە بە خۆشحاڵی و ڕۆژ بە ڕۆژ لە فراوان بوون و گەورە بوونە. ڕێژەی سەوزایی چۆنە لە پارێزگای هەولێر؟ ڕێژەی سەوزایی بەنسبەت پارێزگای هەولێر بڵێم ستاندەر نییە ینی بڵێن تا 15 ڕازین لەو ڕێژێ؟ ناوەڵامە بە هەموو توانێت خۆمان هەوڵە دەین کە هەم جەنابی پارێزگای کۆچ کردو کاگتۆ فەسەد هەم زۆر ینی لۆ سەوزکردنیم شارە هەوڵێکی زۆر دیدا ئینشاءالله پارێزگاری پارێزگاری نوێ بەڕاستی کە پێدیمان پێوە کرد گوتمان بە تەمای شتێکی وانە زۆر پێخۆش بوو و ینی هەموو ئامادەبوونێکی خۆی پیشاندا گوتی بۆ سەوزکردنی ئەم شارە هەموو شتێک دەکەین لێ ئەوڕۆ ئەم لەم یادە پیرۆزەی کە ئەمڕۆ ئەنجامی دەن کاوت ساڕۆکەچیانەی ئەمڕۆ ئەنجامی دەدەین ئەویش هەم بەشدارەوەکو پارێزگا زۆری پێخۆش وە بەڵێنیشیدا کە بەردەوام ینی بۆ سەوزکردنی ئەم شارە درێخی ناکەم و یارمەتیتان دەدەم یانی. کاک شاڵاو پلانتان چییە بۆی کە سەوزیکەن وەک خۆتانەڵەن هێشتا لێ ڕازی نین پلانتان چییە تا هەوڵەکانتان زۆر چڕترکەنەوە بتوانن ڕێژەیەکی زیاتر لە سەوزایی هەبێت لە ناو شارە؟ وڵی ئەوکو پلانی ئەمە برێن ساڵانە ئەوەمان زۆر ینی ئەو شوێنانێک کە زۆر پێویست بوون و بە تەرخان کرابێ بۆ داری دارستان ئێمە ئامادە بووینەوە ئەو شوێنانە هەمووی بچینین و دارەکان تێدا بڕوێن ینی زۆرمان پێخۆشە و پێشمان خۆشە خەڵکانێک کە لەناو شار خانی یەک شتێک دروست دەکەن ینی ئەوە هەر واجبی شیان کە وەکو خەڵک ینی دارێک لەوێ بڕوێن و هەڵتان نەیەوە بۆ نمونە هەماهەنگیەکتان هەبێ لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی دیکە بۆ نمونە یاخود لەگەڵ نەخۆشخانی لە دایک بوون شتێکی وا هەبێت هەر منداڵێک لە دایک بێت بە ئیجباری بێت یاخود بە خۆویستیش بێت وا بکەن کە ئەو کەسە لەگەڵ منداڵەکە چەند نەمامێک بچێنێت هەمە بێتە یادۆریەک بۆ تەمەنی مناڵەکەی یاخود لەگەڵ دروستکردنی خانووا بیکەن بە ئیجباری لەگەڵ شارەوانیە کە ئەو کەسا بێت درەختێک بڕوێنێت شتێکی واتان نییە؟ واللهی برێن شارەوانەکان لەنا هەولێرەوە بە تاکیدەوە یەکەکە لە مەرجەکانی خانی دروستکردنە بێ هەر خانوێک کە دروست بکرێتن ئینجازەکەی بۆ تەواو ناکرێت تا دارێک نەڕوێنین یانیەوە شتێکی خۆشە و دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی بەڵام ئەمە بە خۆمان هەمانجیمان برێن هەیە لەگەر شارەوانەکان هەیە لەگەر دەستەی ژینگە هەیە لەگەر ڕێکخراوەکان زۆر هەیتمان کە لۆ سەوزکردنیش ینی ئەم شارە بەردەوامین ینی درێخیمان نەکرد ینی زۆریشمان کار و ساڵاتی زۆریشمان نەمامساندۆ چ ئەم ساڵ و چە ساڵەکانی پێشتریشیان ئەم ساڵ هەر لە پرۆژەی دارستانی کەس نەزان لەگەر ڕێکخراوی هەسارە کە پرۆژەیەکیان هەبوو ئێمە برین لەگەڵەوان بەشدار بووین کە پرۆژەی 1 ملیۆن نەمامی دار بەڕوویان دەست پێ کرد کە لە پرۆژە دارستانی دیکەی 2000 تۆی برێن بەڕوو چاندیان کە ساڵ لێ مانجی 11وانە بوو ڕاستمان پێکرد دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن کاک شاڵا و ڕەفعەتکاوانی وەک بەڕێوەبەری بەڕێوەبەراتی دارستان و پاوانی هەولێر سپاس بۆی کەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژ باش بەشدار بووی بە هیوایەوەی کە چالاکیەکانتان چڕتر بێتەوە. مەمنون سپاسیان گۆش دەکەم زۆر سپاس. بڵێ بێگومان کاتێکە باس لەواکەین یاخود هەوڵ و ماندووبوونی بەڕێوەبەرایەتیەکان بە گشتی حکوومەت ئەبینین بۆ ئەوەی کە خزمەتی ژینگە و سروشتەکەین بۆی سەوزتر بێ ئەرکی تاک بە تاکە لەسەر ئێمە یاخود بتوانین بیپارێزین هەر گەڵایەک هەتا درەختێک
تا بتوانین کوردستانەکەمان بپارێزین ئێمە لێرە وەکو پێشمەرگە ئەبین بۆ نیشتیمان و بۆ ژینگەکەمان تا هیچ گەڵایەک هیچ درەخت و نەمامێک زیانی پێنەگا و هەمیشە کوردستان ئاوەدان بێ. تەوەرێکی دیکەمان هەیە کە وەکو باسم کردوتم یاخود باسکردنە یا قسەکردن لەگەڵ ڕاهێنەرەکەمان ڕاهێنەری وەرزشی ژاکاڵ خۆشناو بەڵام پێشەوەی بچینە لای خات و ژاکاڵ بە بڕگەکەمان بڕوە کە بڕگەی وەرزشیە بزانین لە پرۆگرامی ڕۆژ باش ئەمڕۆ چی بۆ ئامادە کردوین سەرەتا وەرزشێکی لەگەڵا بکەین و دواتر قسەی لەگەڵا بکەین. ڕۆژ باش پرۆگرامی ئەمڕۆ لەسەر بەکارهێنانی قورساییە. دەست پێکەین دوو قورسایمان پێویستە کە هەر کامیان 2 کیلۆنە. یەک قاچمان ئەبین بۆ لای ڕاست و بۆ لای چەپ. نەفەسێکی قۆڵ بکێشن. ئەو قورسایەکە لە لای سینگتان بوەستن کە ئەژنۆتان لەسەر پەنجەی پێتان نەچتە دەرەوە. ئەمە کە سوودی هەیە بۆ ژێرەوەی ڕان و 4 جاران 12 کە دووبارەیەکەنەوە. دوای ئەمە یەک قاچە بێ بدواوە دەسەکانت ڕاست بگرن 30 سانیا لێرە بوەستن. ئەگەر مە زەحمەت بێ ئەتوانن بێن بۆ خوارەوە نەفەس بکێشن و سەرەوە وەی گۆڕن بۆ دواوە یان 30 سانیا بوەستن تێم بچن بۆ خوارەوە سەرەوە دووبارەی بکەن. ئەمە کە سوودی هەیە بۆ سەرەوەی لەش و ڕاهێنانی سێوم ڕاست ئەوەستن سیکتان بم بۆ ژوورەوە قورسایەکە ئەن بۆ لای پەنجەی پێتان دەستان ڕاست بێ نەفەسێکی قۆڵ بکێشن و بێن بۆ پێشەوە. ئەم ڕاهێنانە کە سوودی هەیە بۆ پشتەوەی ڕان و بۆ پشت کە 4 جاران 12 دووبارەیەکەنەوە. پاش ئەمە قورسایەکە لای ئەژنۆتان ئەیبن بۆ دواوە بۆ خوارەوە و سەرەوە بێن بۆ خوارەوە و سەرەوە بۆ خوارەوە و سەرەوە بێن بۆ خوارەوە و سەرەوە. ئەمە کە سوودی هەیە بۆ ماسوولەکانی بچووکی پشت. هیوادارم کە سوودتان ئەمە وەگر بێت. ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات. زۆر سپاس کە لەگەڵمان بوون. ئێستاش ڕاستەوخۆ چینە لای ڕاهێنەرەکەمان ڕاهێنەری وەرزشی ژاکاڵ خۆشناو کە ڕاستەوخۆ لە سویدەوە لەگەڵمانە بێت و بابزانین ڕاهێنەرەکانی چۆنە و دنیای پرسیاریشمان بۆ ئامادە کردووە. بەیانیت باش ژاکاڵ خان ڕۆژێکی باش هەرچەندە لای تۆ بەیانێکی زۆر زووە بێگومان بەهۆیەوەی کە تۆ کەسێکی وەرزشوانی زۆر چالاکیشی بەیانی زوو بێت یاخود درەنگ بێ بۆ تۆ کویەکە و پڕوزەیت. بەیانی باش زۆر سپاس بۆ ئەم چاودیتنا. سلااو ڕێزم هەیە بۆ هەموو کەسێک کە لەگەڵمانن ئەمڕۆ. زۆر سپاس بۆ تۆش. ژاکاڵ خان بەیانی کە زوو هەستای وەرزش کرد یاخود جارێ نەو کردووە جارە زۆر زووە. تازە ئێستا زۆر زووە بۆ من بەس لە پاش ئەم پرۆگرامە پێم وە بە وەرزشەکەکەم. زۆر باشە. ژاکاڵ خان ماوەی چەندێکە دەست کردو بە وەرزشکردن و ڕاهێنان چەند ساڵە خەریکیت؟ وەڵا من ماوەیەکی زۆرە کە خۆم وەرزشەکەم
بە بچووکێ وەرزشەکەم و تۆپەن و کردووە هەموو ژیانم بەس هەشت ساڵە وەکو ڕاهێنەرێکی باوەڕ پێکەر ڕاهێنان بە خەڵکەکەم. ماندوو نەبی و ئینشاءڵڵا تەمەند درێژ بیت تەمەند لە خزمەتکردی وەرزشە هەمیشە تەندروست بێ و تەمەند درێژ بیت. ژاک کاڵخان ئەمویست بزانم ڕۆژانە چەند کاتژمێر تۆ وەرزشەکەی ماوەی هەشت ساڵە وەکو ڕاهێنارێکی باوەڕ پێکراو بەڵام ئەی ڕۆژانە چەند کاتژمێر وەرزشەکەیت یاخود ئەمێنیتەوە لە هۆڵەکانی وەرزشیە. بەڵێ ئەوە ئەمێنێتەوە ئەگە بچمە بۆ سەرکار خۆم هەشت ساعت دەوامەکەم لەم هەشت ساعتە سێ هەتا 4 ساعت خۆم لەگەڵ تەلەبەکانم ڕاهێنانیان پێەکەم لە پاش ئەمە 2 ساعت و نیو خۆم تەمرینەکەم. زۆر باشە ژاک کاڵخان بەردەوام ئێمە سەیری ئەو ڕاهێناناناکین کە تۆ پێمانەدەی لە زۆربەی ڕۆژەکانی پرۆگرامی ڕۆژ باش. من زۆر جار دیقەتی ئەوەیەم سەرنجی ئەوەیەم کە لەگەڵەوەی تۆ ئامێری زۆری وەرزشی و لە دەورە بەڵام هەوڵت داوە کە بەو ئامێرانە وەرزشەکە بە بینەران بدەیت کە زۆر ئاسانن لە ماڵدا هەیە. هۆکاری چییە خودت ئەم بیرۆکێ و چۆن بۆ هاتووە؟ بەڵێ قسەکان زۆر جوانە ئەم شتە نوێ نییە. من وام کردو کە ئینسان ئەتوانێتن بە چەند ئاسانی کە لە ماڵەوە بەبێ ئامێر بتوانێتن وەرزش بکاتن وەخاستن ئەم شتانە کە لە کلاسیک لە گروپی خۆم هەڵگرتووە و بە بۆنەی کۆرۆنا و بە بۆرەی پاندەمی کە حەزەکەم پێشام دەم لە تەلەڤیزۆنی 24. زۆر سپاس ژاک کاڵخان ئەزین ڕاستە بەهۆی ئەوەی خاستن کە فەرموو ببوورە. بەڵێ خاستن کە ئاسانە ئەم شتانەکە هەموو کەس ئەتوانێتن کە لە ماڵەوە بیکاتن هیچ ئامێرێکی پێ ناوێت. ڕاستە ئەوە هیچ بیانوێکە بۆ بینەر نەهێشتۆتەوە کە بڵێ کاتی قەدەغی هاتو چۆیە ناتوانمە بچمە هۆڵەکانی وەرزش بیانوێکە بۆ نەهێشتونەتەوە کاتوانن هەر لە ژوورەکەی خۆیان یاخود لە ناو ماڵەکەی خۆیانە وەرزشێکی باش و بە هەمان شێوەی هۆڵەکانیش بیکەن. ژاک کاڵخان تۆ لە هۆڵەکانی وەرزشی ئەو هۆڵەی خۆت کە کاری تیاکەی کە وەرزشی تیاکەی کوردانی تاراوگە زۆرتر سەردانەکەن یاخود هەموو کەسێک لەوێ سەردانەکەن و وەرزشەکەن؟ بەڵێ من لە جێگاکێک کە کارەکەم کە ڕاهێنان بە کۆڕاهێنان کە کارەکەم زۆر خەڵک دێم بۆ لام زۆریشان کوردن کە بە خۆشیە توانم بڵێم کە دەگەڕنەوە بۆ لام خاستن ئەوانێک کە بە تەمەنن سوودی زۆر لە تەمرینەکەم لە ئەگرن زۆریان پێگرنگە خاستن ئەوانێک کە لێرە گەورە بوونە لە سوید کازانن تەمرین لەبارەی چییە کە بوویتە کولتورێک بۆمە. بە هیوای بەردەوامی ژاک کاڵخان ئایا وەرزشکردن لە بەیانیان سوودی زیاترە یان کاتەکانی دیکە؟ خاستن وەرزش لە هەموو کاتێک بیکەی هەر ئەفێکتی باشە. کەسێکێ کە شەوکارە حەزەکاتن بە شێوان وەرزش بکات. کەسێکێ بە سبەی حەزەکاتن وەرزش بکات. گرنگەوەی وەرزش کە ئیسراحەتت کردووە متەبەلیسمت باشترە لە سبەینان. بەڵێ ڕاستە بەڵام کامیان زۆر باشترە بەیانیان یان ئێواران؟ هەر کاتێک بێ بەیانیان ڕاستە. ژاک کاڵخان وەرزشکردن خۆی هەر بەکولان وەرزشکردن بەڵێ ڕاستە بەهۆی ئەوەی کە دەنگەکەم کەمێک دوورتر ئەگاتە لای ژاک کاڵخان تۆزێک ئەو وەستانە دروستە بێ بەڵام من هەوڵیان پرسیارەکان هەر بەردەوام بکەم. ژاک کاڵخان
کەشوهەوا تا چەند کاریگەری هەیە لەسەر وەرزشکردن یاخود لە چ کەشێکا بێ وەرزش بکەین. بورەتانی پرسیارەکە دووبارەکەیوە ژاکارخان کەش و هەوا چەند کاریگەری لەسەر وەرزشکردن هەیە لەسەر شێوازی وەرزشکردن هەیە بۆ نمونە کەشی زستانە کەشی هاوینە ئەمانە تا چەند کاریگەری لەسەر وەرزشکردن هەیە. ئەوە ئەبێت وەرزشە تا وەرزش ئەوەیە کە بچێتە بۆ دەرەوە وەرزش بکاتن ساردیش بێتن هیچ کێشە نیە ئەوەی لە ژوورەوە وەرزش بکاتن هیچ کێشە نیە مرۆڤ هەتا مرۆڤە تا وەرزشە تا وەرزشە. ژاک ئاڵخان تۆ لە هەندێک بەرگەی وەرزش بۆ نمونە ڕاهێنانی مەسەلەن ڕاکردن بەڵێ بەڵێ بۆ نمونە ڕاکردن لە چ وەرزێکا باشترە توانین لە زستانی شاوکو بەهار ئەوانە بڕۆین هیچ کێشە نیە. ژاک ئاڵخان هەندێک جار لە ئەو بڕگەی کە تایبەتە بە وەرزشکردن تۆ باسی خواردنیشە بۆ کردوین یاخود لە چەند بەرنمەیەکە خواردن بۆ دروستکردین کە تایبەت بوو بە ئەو کەسانی وەرزشوانن یاخود بۆ کەسێکی دیکە بێت. خواردن سیستمی خواردن چەند کاریگەری هەیە لەسەر جەستەیەکی باش لەسەر وەرزشکردنێکی تەندروست. ژاک ئاڵخانە گەرگە و لە پرسیارەکەم نەبوو بێت بۆ دووبارە کەمەوە باسی ئەوم کرد کە سیستمی خواردن تا چەند کاریگەری هەیە لەسەر وەرزشکردن. بەڵێ سیستمی خواردن کاریگەری هەیە زۆر لەسەر لەش و لەسەر خواردن لەسەر وەرزش ئەوانێک کە وەرزش بکەن خاستن سێ چار جار لە هەفتە خواردنی باشیان پێویستە خەوی باشیان پێویستە کاریگەری لەسەر هەموو شتێک هەیە خەو باش بێتن وەرزشەکە باشترە بێتن. بۆ نمونە چه خواردنێک بخوات کەسەکە ئابێت چەوری زۆر بێت یاخود لە هەفتەیەکە چەند جار بتوانێت بە دڵی خۆی نامخوا ڕۆژەکانی دیکە بە پێی ئەو سیستمەیە کە وەرزش ڕاهێنەرەکە بۆی داناوە بەڵام ئەتوانێت لە هەفتەیەکە بۆ نمونە پیزدایە بخوا بۆ نمە پپسیە بخوا ئەمانە ئەکرێت و ئەو کەسی کە وەرزشەکە خۆی بێ بەشکالەوە. بەڵێ ئەم شتا بێتن بەس خۆی کۆتم خۆی ئەبێت چ وەرزشەکە مرۆڤ هەتا مرۆڤە ئەگەر وەرزشی باشگا بێتن یا ئیجیم بێتن ئەتوانی پیتزای بخۆی 2 ساعت پێشە ئەگەر وەرزشی مەلەوانی بێتن ئەتوانی سەلادێک بخۆی یان پێناوەستن هیچ بخۆی پێشدا چاوری هەبێتن چاوری نەبێتن ئەگەر تۆ 3 هەتا 4 جار لە هەفتەدا وەرزش بکەی ئەتوانی ئەم شتانە بخۆی. ڕاستە ڕاستە. ژاک ئاڵخان ئەگەر دوا ڕێنمایی خۆتمان پێ بڵێ بزانین چی بکەین و پەیامی تۆش چی یاخود بڵین ڕێنمایی تۆ چیە بۆ هەموو کەسێک و بە تایبەت ئەو کەسانش کە ئارەزوی وەرزشەکە. ژاک ئاڵخان پێم وابێ یەکەم جار گوێت لێم نەبوو بەڵام وتم ڕێنمایی تۆ چییە بۆ کەسانەی کە وەرزشەکەن و بۆ ئەوانش کە نایکەن. ببوورە جارێکی دەتوانین پرسیارەکە بە چاوان ژاک ئاڵخان دووبارێکەوە حەزم کرد بە کورتی پێم بڵێ کە پەیامی تۆ یاخود ڕێنمایی تۆ چییە بۆ کەسانێک کە وەرزشەکەن و کەسانێکیش هێشتا دەستیان نەکردو بە وەرزشکردن یاخود تۆکو ڕاهێنەرێک پەیام و ڕێنمایی چییە بۆ وەرزشوانان بۆ هەموو کەسێک. ئەوانێک کە وەرزش ناکەن حەزەکەم وەڵاوە
a wish from the inside کە هەموو کەسێک بتوانێتن وەرزش بکاتن هێدی پێدەست پێ بکەم بەڵێ زۆر باشە زۆر سپاس جاکاڵ خۆشناو کە ئەمڕۆ ڕاستەوە خۆ لەگەڵ جوانکردن بۆ سەحاتت ڕاستە بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ بۆ هەموو بینەران سەرانی هیوادارم کە لێم گەیشتنە کوردیەکەشن زۆر نا زۆر باش بوو سپاس ئێمە بێگومان سوود لەو ڕاهێنانەکانی تۆ هیوادارم کە تێگەیشتنە زۆر باش تێگەیشتین هەرچەندە لە بەرگەکانی دیکەیە کە ڕێنماییت پێداوێن یاخۆت کە پێ وتوین تەواو تێگەیشتین و بە هیوای تەندروستی باش سپاس بۆی کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لەگەڵمان بووی ئێستاش با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. سارد و سەرما هێشتا لە باکوور هەروەک خۆیەتی وەکو ئێرە نییە گۆڕانکاری بەسرعات بێ و هەندێک ڕۆژ لە بەهارە چێ لە باشوور بەڵام زۆر جاریش چێژی خۆی هەیە یاخود ئەو سەرمایە ئەو بەفربارینە زۆرەش ئەتوانین سوودی لێبین یاخود کەشێکی خۆشی لەگەڵا بەسەربەریت و بەکاری بێنیت چۆن بۆ خلیسکانەیە خۆشە یاخود بۆ ڕەسمگرتن خۆشە ئەجا هەندێک کەس بۆ نمونە بیانووی ئەوەی هەیە گە بڵێ بەفرباریوە ناتوانین ئەمەمان نییە ئەوەمان نییە ڕێگەمان نییە خوشوێنمانە بەڵام گەنجانی شارۆچکەی شەمزینان کە سەر بە پارێزگای جۆلمێرگە لە باکووری کوردستان ئەمان هاتوون بۆ ئەوەی کە خلیسکێنی سەر بەفر بکەن لە دار پێڵاویان دروست کردووە کە تایبەتە بە خلیسکانێ بۆ خلیسکێنەکەشیان پێ ئەنجام داوە و لە کۆتاییشدا خەڵاتیان بەسەر براوەکانیشدا دابەش کردووە کە پێشبڕکەیەکیان کردو و یەکی کە بردوێتەوە خەڵاتی وەرگرتووە لەم ڕێگەیەوە یاخود لەم کارێشیانەوە داوایان کردووە کە ناوەندی تایبەت بە یاری خلیسکێنەی سەر بەفر لە ناوچەکان بکرێتەوە هەوڵەکەی خۆیان داوە ئێستاش ماوەتەوەی کە یارمەتیان بدەن و هاوکاریان بن تا شوێنێکی تایبەتیان بۆ بکەنەوە
ژمارەیە گەنج لە شارۆچکەی شەم زینانی سەر بە پارێزگای جۆلەمێرجی باکووری کوردستان بەشداری پێشبڕکەی خلیسکانی سەربەفریان کرد و لە دووری چەند مەترەوە لە سەربەفەر دیاریەکان ئەنجامدا. داواش دەکرێت ناوەندێکی تایبەت با خلیسکردنی سەربەفر لە شەم زینان بکرێتەوە. Bu sevgili kardeşlerimiz خلیسکێنە بە پێڵاوی تایبەت بە یاریەکە شتێکی یاساییە، بەڵام بە پێڵاوی لەدەر دروستکرا و لێهاتووی دەوێت. بۆ بەردەوامیدان بە وزەی گەنجان لە یاری خلیسکێن داواکاری بۆکردنەوەی ناوەندێکی تایبەت بە خلیسکێنە دەگەیەنمە لایەنی پەیوەندیدار. ئەوەی خلیسکردنی سەربەفری گەنجانی شەمزینان لە یاریەکانی دیکە زیاد دەکاتەوە بەشداریکردنە لە پێشبڕکەی خلیسکردنی سەربەفر بۆ پێڵاو و کردستانی لەدار دروستکراون. هەستێکی خۆشە کاتێک لەسەر بەفر خلیسکێن دەکەیت، بەڵام پێویستەکانمان لەدار دروستکراون. ئەوەش کەمێک ئەنجامدانی یاریەکەی قڕس کردووە. فیدراسیۆنی خلیسکردنی سەربەفر بە هاوکاری شارەوانی شارۆچکەی شەمزینانی سەر بە پارێزگای جۆلەمێرگ لە باکووری کوردستان پێشبڕکەی خلیسکردنی سەربەفری بۆ گەنجانی شارۆچکەکە ڕێخست و دواتر خەڵات بەسەر براوەکانی پێشبڕکێکەدا دابەشکرا. ئێستا با بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 145,700 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 171,750 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی 201,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 18,900 دیناری عێراقیە، 100,000 تومەنی ئێرانی 5,870 دیناری عێراقیە. مسقالێک زێڕی ئایار 24 401,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 353,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 301,000 دیناری عێراقیە. بێلگراد پارێزگایەکی رووسایە لەسەر سنووری ئۆکرانیا هەڵکەوتووە. ژمارەی دانیشتوانی ملیۆنێک و نیوە تقریبا نزیکەی 60 نەتەوەی جیاوازی تیاژی لە ملیۆن نیوە. کورد بۆ یەکەم جار لە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردوو لەوێ بوون یاخود لەوێ گرساونەتەوە. بەپێی سەرژمێری ساڵی 2010 ژمارەی کورد لەم پارێزگایە 194 کەس بووە. ئەگەرچی ژمارەی کورد لەو شارە زۆر کەمە 194 کەس کەم بووە، بەڵام ڕۆڵێکی بەرچاوە بینن و پێگەی خۆیان هەیە. خێزانێکی کوردیش لەو شارە چێشخانێکیان کردوتەوە و بژێوی ژیانی خۆشیانی دابینەکەن و هاوکات دەرفەتی کاریشیان بۆ چەندین قوتابی کورد لە رووسیا ڕخساندووە. بۆیە کورد لە هەر شوێنێک بێ هەمیشە خۆی سەلماندووە بە کار بە پیشەی بە کللتوری و بە جوانیەکەی. با ببینین بزانین ئەم خێزانە کوردانە لە رووسیا چکارن. بێلگراد پارێزگایەکی رووسایە لەسەر سنووری وڵاتی ئۆکراینا و بە دووری 600 کیلۆمەتر لە باشووری مۆسکۆی پایتەختەوە هەڵکەوتووە. ژمارەی دانیشتوانی زیاتر لە ملیۆن و نیوێکە و نزیکەی 60 نەتەوەی جیاوازی وەخۆگرتووە. حوزنی یەکەم کووردە لە ڕۆژئاوای کوردستانەوە بۆ خوێندن هاتووە و لێرەگی ساوەتەوە. Ez devirim ji notuyekê yani 29 sal melvê de xwend me xwendina xwe xelas kir majistêr Seydelî em bi wek dibe me karê xwe kir bi diplomê xwe jî bes haliyen em li ber jî karê wekî din dikin ceme cî heyî em pê kar dikin ji bo em xwe bieyşînin 4 zarokê me heye û em kar dikin û الحمدلله يعني وضعنا وضع بيجي نخرب باش. کاتێک بە نێو کوچە و کۆڵانەکانی بێلگراد گوزەر دەکەی لە تەک باڵەخانە بەرزەکانی شار لە خانوویەکی خنجیلانەدا ژیانی خێزانێکی کورد سەرنجت ڕادەکێشێت. Встретила свою судьбу, своего супруга. Его зовут Нури по национальности. لەم شارەدا بە چارەنووسی خۆم گەیشتم و شوم بە نووری کرد کە بە نەتەوە کووردە ماوەی زیاتر لە 9 ساڵە بەیەکەوە ئەژین و خاوەنی 3 مناڵین کچێک و 2 کوڕ. ئێمە بەیەکەوە جگەرگۆشەکانمان پەروەردەکەین. نووری کەسێکی زۆر باشە و هەندێک جار هەوڵ دەدات منداڵەکان لە سەردابوونەریتی کوردەواری ڕابهێنن. ئەمە بەلای مناڵەکانمانەوە زۆر سەرنجڕاکێشە. ئێمە ڕێزی یەکترەگرین و یەکترمان خۆشەوێت و بەختەوەرین. بەم شێوەیە بەردەوامی بە ژیانە دەین. И деткам это нравится. نووری دوای ئەوەی لە رووسیا خوێندن تەواو دەکات. ناچار بەهۆی شەڕی سووریا
ساڵی 2011 گەڕاوەتەوە بێلگراد. لێرە لەگەڵ چەند کوردێکی تر سەرقاڵی چێشخانەکانیەتی و بژێوی خۆی و ئەو قوتابیە کوردانەش کە لای ئەو کار دەکەن دابین دەکات. عجافرینێمە سۆلێ 2004 هاتم رووسیا من سەیدەڵی خوند 2002 خاڵس کرد ئەچووم سووریە مکۆر کرد جێوی وردات سهاتم 2011 مە دەست بکۆر کرد مە ڕستەران ڤ کرد ئەیەکێمە ڤ کرد خۆرنێمە شەرقیە خۆشە مەلەتێمە گیرۆزیە یۆش مەزیدا کرد ئەوە سێ جێمە هەنە شکرژە خودێرە کۆر دەکەن وەکوە دیێ مەلەتێ کورتێ جەمە دخوا دەخاب کێفە وەکژی جا من هەنە کۆر دەکەن ئەوژی یعنی دەستوان تشتی پڕخۆش دەردەکەوە خۆرنێمە شەرقی. لەم شارەدا زیاتر لە 20 قوتابی کورد دەخوێنن، بەڵام بەهۆی کۆڕۆناوە تەنیا 4 قوتابی لێرە ماون. لە بۆژۆری حەلەب بوومە و مازم بوومە و من دەخواست خوێندنەی خۆ لە حەلەب تامام بکرۆ بەس پشتی حرب سووریە بووێ منی کۆنی تامام بکرۆ و ئەز هاتم رووسیا و پشتی کۆرۆنا ڤیروس لە مۆ ڕونشتن لەئەنی ئەم نکۆنم بۆتۆنەوە ژامعە و نۆکە خوێندنەی ماژێکی ئۆنلاینە ئەم لە مۆ ڕوودنن و خوێندنەی خۆ دەکەن. بۆهۆی ئەم پەتایەوە ئەم ساڵی خوێندنمان تۆزێک ڕاگیرە دواتر بوو بۆ ئۆنلاین واتە لە ڕێگای تەلەفۆن و لاپتۆپەکانمانەوە خوێندنمان نەکرد. لە سەرەتا زەحمەتێکی زۆر بوو لێ تێگەیشتن لە مابینی قوتابی و مامۆستا بە تایبەت ئەو بەشەی ئێمە ئەندازیاری شارستانی تۆزێک زەحمەت بوو زیاتر ئێمە پێویستمان بۆ پراکتیک بوو بەڵام بە تێپەڕبوونی کات لەگەڵ وەزعکە ڕاهاتنی شتەکان باشتر بوو. گرنگی و گونجاوی شارەکە وای کردووە لە زۆربەی ناوچەکان خەڵک ڕووی تێبکەن بۆیە ساڵ دوای ساڵ ڕێژەی کورد زیاتر دەبێت. شاری بێلگراد بە بۆنەی هەڵکەوتنی شوێنە استراتیژەکەی کە دەکەوێتە سەر سنووری وڵاتی ئۆکرانیا بۆ بۆنەوە شوێنێکە زیاتر خەڵک ڕووی تێدەکا بۆ مەبەستی گەشتیاری و لەلایەنی بازرگانیشەوە گرنگیەکی بەرچاوی هەیە لەوەی کە بازرگانی ئاڵوگۆڕی تێدا بکرێت و بە شێوەیەکی گشتی خەڵک ڕوو لێرە دەکەن. ئەگەرچی لەم شارەدا ڕێژەی کورد کەمە بەڵام ئەم کوردانەی لێرەن ڕۆڵێکی بەرچاو دەبین و پێگەی خۆیان هەیە لە شارەکەدا. خۆشەوی محەممەد، کوردستان 24 بێلگراد. ئەم کارەیە خودم پاکێجی هاوکارمان ئەوەندەی تر ئەوە سەلمێنێتەوە کە کورد ئەگەر یەک کەسیش بێ لە هەر شوێنێکی جیهان بێ بێگومان نازنامەی خۆی ناسڕێتەوە و سوورە لەسەر کوردبوونی خۆی. بابینەوە سەر بابەتێکی دیکە کە باسی نامەیەکی باوکی هیتلەرەکەین لە نەمسا دۆزراوەتەوە. ئافرەتێک نامەیەکی باوکی ئەدۆڵف هیتلەر لە ماڵەکەی خۆیان لە نەمسا دۆزیوەتەوە و دواتر پەیوەندی بە ڕۆمان سانگرۆبێرەوە کردووە کە مێژوونووسی بە ناوبانگی وڵاتەکەیەتی. ئەو مێژوونووسە و توێتی سەرەتا کاتێک ئەو خانمە پەیوەندی پێوە کردم پێشبینی مەکرد کە نامەکەی دووبارە بن یاخود گومانم هەبووە لەوەی کە ڕاست بێت نامێ ئەو بێت بەڵام دواتر لە ئەکادمیای نەمسا لێ کۆڵینەوە و وردبینیمان بۆ نامەکە کردو و ڕاستی و دروستی نامەکەمان بۆ دەرکەوت. ئەژڵێم مێژوونووساڵێ بە پێی نامەکان ئیمپراتۆریەتی ئەو کاتی نەمسا کەسێک بۆ بە ناوی جۆزێف ڕادیلگەر و باوکی ئەدۆڵف هیتلەر هەوڵی داوە کێڵگەیەکی لێ بکرێتەوە. هەروەها لە نامەکەیدا دەردەکەوێت کە دایکی ئەدۆڵف هیتلەر خانمی ماڵ بووە هەروەک چۆن ئەدۆڵف هیتلەریش لە کتێبەکەیە وێنەی کێشاوە و باسی کردووە و ئافرەتێکی ئازادی خواست بووە و شارەزایی لە بواری بازرگانی و ئابوووریە هەبووە. مێژوونووسەکەی نەم ساڵێ لە نامەکانە ئەوەمان بۆ ڕوون بۆتەوە کە هەڵسوکەوتی ئەدۆڵف هیتلەر زۆر لە باوکەوە نزیک بووە و ئەوە بە بێڕێزیەوە تەماشای و کەسانی کردووە کە بە شێوەی نەریتی پەروەردەیان وەرگرتووە. هیتلەر 3 هاوسەر و 8 منداڵی هەبوو لە فەرمانگای ڕێگەوبان فەرمانبەر بووە دواتریش بەو سیاسەتەی هەیە بۆ یاخود بەو شێوازەی کە خۆی کاری کردو و زۆر بەمان ئاشناین بە چیرۆکەکەی بۆ تا ئەو دیکتاتۆرە جیهانی کە تا ئێستا ئەی بیستین و یاخود کارەکانی هەرچەندە هەندێک شتی هیتلەر هێشتا بە شاراوایی ماوەتەوە هێشتا کەس نازانرێت کە تەرمەکەی لەکوێیە و چۆن هەڵگیراوە و چی بەسەر هاتووە.
وەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە تەندروست باش بن و دڵخۆش و پڕوزە بن و لە بیری نەکەن هەر ئامانجێکتان هەیە هەوڵی بۆ بدەن و وەلای نەنێن کاتێکی خۆش بەسەر بەرن ڕۆژێکی خۆش ماڵاوە.